مسلمانانی شاری هەولێر ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز بە گەرم و گوڕیەوە پێشوازی لەم بۆ ناینیە دەکەن و بە تەوقە و دەست لەملانێ و گەردەنازایی جەژن لە یەکتر پیرۆز دەکەن. بۆ ئەم ساڵیش سەرەڕای نەبوونی موچە و قەیرانە یەک لە دوای یەکەکان و گریمانەی کردنەوەی دەرگای مزگەوتەکان یاخود داخستنیان کەچی مسلمانان بە تامەزرۆریەوە بەر لە خۆرهەڵاتن لە مزگەوتەکانمانەوە و بە تەکبیر و ئەنجامدانی سونەتی نوێژی جەژنیان بەرز ڕاگرت. ئینسانی بڕوادار پاش 30 ڕۆژی ماندیبوون و شکەت و حەزی لێ دڵی خۆشبی ڕۆژی جایزەیە عید معنای چییە؟ یعنی دڵخۆشی فەبیدالیکە فەلیەفرەحوا یعنی لە مزگەوت تێژنەی بەڕاستی خەڵک دڵی ناکرێتەوە ئەو خەڵکە ئەگەر لە ماڵێ دابنیشی نوێژینەکە بەبێ نوێژ و بەبێ دۆخەکردن و مسافحە و ملەتی ئێمە ملەتە چی بە سۆزە بە ڕەحمە یەکدری پێکەوە ژیان و تێکەلاوی بەلام ئەو نەخۆشیش ئینشاڵە لە کۆڵمان دەبیتەوە ئەو خەڵکە هەموو بە گیانی خۆی پێش نوێژی بەیانی هاتینە سعات 3ەوە ئێستا وا سعات تقریبا 6 و چارێگە یعنی تقریبا 3 سعات و چارێگە ئینتیزاری ئەو بەڕاستی کەرنەڤالێکی عەزیم و گەورەیە لەوێ ئیسلام دوو جەژنی دانایە پاش دوو ڕوکنی گەورە ڕوکنی حەج و ڕوکنی ڕۆژی دڵمان بەو جەژنانە خۆشە پێشوازیەکەش زۆر بەگەرم و گوڕیە و ڕێنمایەکانیشمان تەطبیق کردیە. هەوڵاتیان دوای مانگێک خۆگرتن لە خواردن و خواردنەوە و پابەندبوونیان بە دوعا و پەرستش دڵخۆش و شادومانن بە هاتنی جەژنی پیرۆزی ڕەمەزان و لە مزگەوت و کوچە و کۆڵانەکانی شار جەژنە پیرۆزە و گەردەنازایی لە یەکتر دەکەن. لە پاش 30 ڕۆژی مانجی ڕەمەزانێ ئەو ڕۆکە ئەو دیارەمان وەگرت کە جێژنەیەکە هەستێکی زۆر زۆر خۆشمانە لەو ڕۆژەی بەڕاستی یعنی جێژنەکە بەوەی تۆزێک خەمساردن کە نوێژەکە ناکرێت بەس ئەلحەمدولیلا نوێژەکەشمان کرد و مامۆستا و تارەکەشیدا و مسافحەشمان کرد دڵمان زۆر زۆر خۆش. وەڵای پەیامی من زیاتر ئاشتی و تەبایە ئیشاڵڵا یعنی خۆشی و شادی و کامەرانی لە نێو دڵ و دەروون مەم چەسبێ هەڕۆندێ سەلامەتی جێژنە پیرۆزە لە متان دەکەن. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. طبعا زەژنی ڕەمەزان زەژنی مسلمانانە بەڕاستی زەژنی ئەو کەسانێکەوە لەو مانگەدا بە ڕۆژی بوون لەو کەسانێکەوە لەو مانگەدا لە قیام لە سیام لە سەدەقات لە زەکات جەژنی ئەوانەیە جەژنی ئەو کەسانێکەوە بەڕاستی بە ڕۆژوو نەبوونە وە جەژنە پیرۆزی خۆم ئاڕاستی دایشی بەڕێزم دەکەم و براکانم خوشەکانم وەسەر جەم مسلمانان ئەو جەژنە خوای گەورە بە ئیزنی خۆی ئەڵڵا تەعالا لە هەمومان خۆش بوو بە ئیزنی خۆی لە گوناهەکان لێمان خۆش بوو ئەمەش ئینشاڵڵا هەوڵ دەین ئەو کەسانێکەوە ناخۆشی و ڕق و کینە لە بینمان هەیە بەڕاستی دڵمان ساف بکەین و لێیان خۆش بین ئەمەش بە غیابی بە حضوریان بە غیاب بەڕاستی گەدەنیان ئازاکەین. جژنە پیرۆزەی خۆم ئاراستەی تەواوی مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان ئینشاءڵڵا ئەم جەژنە ڕەمەزان دەبێتە مایەی دڵخۆشی و کامەرانی بۆ هەموو خەڵکی کوردستان و کۆتایهاتنی هەموو کێشەکان. مسلمانانی هەرێمی کوردستان بە تایبەتتر شاری هەولێر لەگەڵ بیستنی داخستنی دەرگای مزگەوتەکان بۆ ئەنجام نەدانی نوێژی جەژن هیچ شادیەک بۆ هاتنی جەژن لە ڕوخساریان بەدی نەدەکرا بەڵامەوەی جێگای پرسیار و سەرسوڕمان بوو وەزارەتی ئەوقاف و کاروباریایینی بە هیچ لێدوانێکی فەرمی و نافەرمی دەنگۆی داخستنی مزگەوتەکانی ڕەت نەکردەوە هەر ئەوەش وای کرد بەشێکی زۆری مسلمانان لە هەولێر و پارێزگاکانی تر بێبەش بن لە ئەنجام سونەتی نوێژی جەژن و دەرگای مزگەوتەکان بە بێنازی بەداخراوی مانەوە. ئەمە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێرە کە ساڵانان لە ڕۆژی جەژن هاوڵاتیان لێرە گەردەنازادی و دۆقە لەگەڵ یەکتر دەکەن بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغەی هاتوچۆوە بە تەواوەتی گەڕەکەکان چۆڵ دەبیندرێت لە هاوڵاتیان و هاونیشتیمانان. عیمران ئەمیر کەناڵی یاسمانی پەیام هەولێر.